گەڕای سەختی بارودۆخی ژیانی دەستبەرداری ژیان نەبوو. توانی لە تەمەنی 65 ساڵیدا خەونەکانی بەدی بهێنێت. گەورەترین ئیمپراتۆریەتی دامەزراند. هەوڵی خۆکوشتنیدا، بەڵام لە کۆتا هەنگاودا پاشگەز بوویەوە و بەرەو سەرکەوتن هەنگاوینە. دامەزرێنەری ئیمپراتۆریەتی KFC کۆڵۆنێل ساندرس بە دامەزرێنەری ئەو ئیمپراتۆریەتە دادەنرێت. شارەزایی ساندرس لە چێژلێناندا بۆ خوێندن لە زانکە و پەیمانگا ناگەڕێتەوە، بەڵکو چیرۆکێکی زۆر خەمناکتری لە پشتە. ساندرس لە دوای مردنی باوکی دایکی دەست بەکارکردن دەکات. ساندریسیش ناچار دەبێت کە لە ماڵەوە خواردن بۆ خوشک و برایەکانی ئامادە بکە و ئاگاداریان بێت. دواتر لە تەمەنی 16 ساڵیدا واز لە خوێندن دەهێنێ و دەست بەکارکردن دەکات. لە ماوەی ژیانیدا چەندین کار دەکات. ماوەیەک شۆفێری شەمەندەفەر و ماوەیەکی تریش یاریدەدەری ئاسنگەر، بەڵام هەرگیز بەردەوام لەسەر کارێک نەمایەوە، چونکە یاخود دەردەکرا یانەوە بوو کارەکە نەدەما. دواتر چووە خزمەتی سەربازی، بەڵام دوای ماوەیەکی کەم وازی لەوێش هێنا. دوای تێپەڕینی تەمەن و مایە پوچ بوون، ساندرس بڕیاریدا کە لە ڕێگەی چێژلێنانەوە بەژێوی ژیانی خۆی دابین بکات. بۆ یەکەم جاریش کە هەوڵیدا ئەو کارە بکات تەمەنی 40 ساڵان بوو. ساندرس بڕیاریدا لە وێزگەی کۆربن دەست بکات بە چێژلێنان. بێگومان چێژخانەیەکی تایبەتی نەبوو، بەڵکو لەسەر یەکێک لە مێزەکانی وێزگەکە خواردنەکانی پێشکەش بە میوانەکانی دەکرد. دوای ماوەیەک لەبەر خۆشی خواردنەکانی ناوبانگی پەیدا کرد. ئیتر مێزێک بەس نەبوو بۆ ئەوەی کارەکانی پێڕایی بکات، بۆیە توانی لە چێشخانەی هۆتێلێکی نزیک وێزگەکە دەست بەکارکردن بکات. هەر لەو چێشخانەیەشدا بوو کە توانی پێکهاتە ئەفسانەیەکی بدۆزێتەوە کە بۆ سوورکردنەوەی مریش بوو. بۆ ئەو کارەش تەنیا چاوەیەکی تایبەت و گیراوەیەکی بەکاردەهێنا. دوای باشبوونی ژیانی بۆ ماوەیەکی کەم بڕیاری چاکردنی ڕێگەوبانەکان دەرچوو. ئیتر کەمترین کەس سەردانی وێزگەکەیان دەکرد. بەو شێوەیە تا دەهات فرۆشتنیان کەمتر دەبوویەوە، تا گەیشتە ئەوەی کە ساندرس ئەم جارە ژمایە پوچ بوو. وێڕای هەموو ئەو شکستانە لە ژیانی هاوسەرگیریشیدا کێشەی بۆ دروست بوو. هەموو ئەو بارودۆخانەش بوونە هۆکاری ئەوەی بڕیاری خۆکوشتن بدات. بۆیە بڕیاریدا کە وەسیەتنامەیەک بنووسێ و باز لەو شتانە بکات کە لە ژیانیدا ئەنجامی داون. لەو کاتەدا و لە کاتی نووسینی وەسیەتنامەکەدا بۆی دەردەکەوێت کە چەندین شت هەن کە هێشتا نەیکردوون لە ژیانیدا. هەر لەو کاتەدا بیرۆکەی چاوەکە و پێگاتە نهێنیەکەی سەر هەڵدەداتەوە. بۆیە دەستی کرد بە هەوڵدان، بەڵام سەرەتا لە دەرگای هەر چێشخانەیەکی دەدا ڕەتیان دەکردەوە، بەڵام ئەو هەر کۆڵی نەدا. بەردەوام بوو تاکو و کنتاکی بە پێکاتە نهێنیەکەی خۆیەوە بە تەواوی ئەمریکا ناساند. تاکو وای لێ هات کە لە زۆربەی زۆری چێشخانەکانی ئەمریکا کنتاکی دەفرۆشرا. بەو شێوەیە ساندرس دوای ئەو هەموو شکست و مایە پوچبوونە توانی کۆمپانیایەک دروست بکە و دواتریش کۆمپانیاکەی بە بڕی 2 ملیۆن دۆلار بفرۆشێتەوە. خاوەنی نوێی کۆمپانیاکەش بڕیاریدا کە وەک وتەبێژ و نوێنەری کۆمپانیاکە دیاری بکات. هەروەها وێنەکەیان وەک لۆگۆی تایبەتی کۆمپانیاکە دانا. بەو شێوەیە توانی بە سەرکەوتنێکی گەورەوە کۆچی دوایی بکات. لە دوای خۆشی گەورەترین ئیمپراتۆریەتی کنتاکی بەجێهێشت. ئەم چیرۆکە پێمان دەڵێت کە هیچ کات کەوتن و دۆڕان کۆتایی ڕێگاکە نییە. هیچ کات چوونە تەمەنەوە نابێت هۆکاری وەستان لە هەنگاونان بۆ بەدەستهێنانی ئامانجەکانمان. مەوەستن و بەردەوام بن، دڵنیا بن ئێوەش لە کاتی خۆیدا دەگەنە ئامانجەکانتان.